دكتور گیان من کە شەوانە ئەخەوم بەس ئەگەر ئەم مینەکە جارێ لابە ئینشەڵڵا ڤایرۆس وشت ناوگاتێ بەڵێ شەو خەوم نییە هەتا باین دەڵغەلێم فکرێ لێ کێشت هەیە کێشەی خێزانی بەڵێ کێش سپاس ئەتیەخان تەبن خوشکە بە ڕێزەکەم من باسممان کەوتمە هیچێک لە هۆکارەکان کە شتمان بیرەچێتەوە یا دایمەن فکرمانە ڕوا داڵغەلێن لە کۆڕ و کۆبوونەوە دانیش و فکرمانە ڕوا کێشەی خێزانی هەبێ یا کێشەی کۆمەڵایەتی هەبێ یا کێشەی دەرونیمان هەبێ بۆیە ئەتیەخان بۆ تۆ هەموو ئەوە بە ڕێزانەی و گوتووە ئەبێ هەوڵبەی کێشەکە چارەسەرکەی خوشکە بە ڕێزەکەم مەسەن یەکێک کێشەی لەگەڵ هاوسەرەکەی هەبێ هەوڵ باو کێشەی چارەسەرکە نابێت کێشە بمێنێتەوە بەداخەوە هەندێک جاران دێ ژن و پیاو هەیە کێشەکان هەر تەجیلەکەن ژنەکە مرتاح نییە کێشەی هی پیاوەکە گوێی لێ ناگرێت دەنانیشن کێشەکان چارەسەرکەن کە کێشە چارەسەر نەکرێت تۆ دای من فکرە بیری یەتە ناو مێشتەوە جا خاستن کێشەی خێزانی لەگەڵ ژن و پیاو گەورەترین مشکیلەیە مەسەن لەگەڵ مناڵەکان تا کوڕە لە دایک و باوک یاخی بە بە قسەیان ناکە شەو درەنگێتەوە جگەرا کێشە مشکیلە دروستەکە چیەکە ئەمانە هەمووی وەڵات دڵنیا بە چونکە زاڵە بە هێریتە ناو مێشتەوە ئیتە سەد بەرنامەی وەکو ئەمە دابنیشە سەد کۆڕ و کۆبوونەوە لەگەڵ دەستە خوشکەکان تا دانیشە لە دائیرە بە فکرێت ڕاو داڵغە لێی توەڕوە جاری وا هەیە چاکە لەسەر تەباخەکە یا لەسەر زۆپاکەی وەختە خێزانی سوتا و هەڵتووە یاخود مەنجەڵەکە سووتە لەبەرەوەی فکر ڕۆشتە بە شتێکی تر مەزوڵە جا وەڵاوی چەکە لە هۆکارەکان ئەبێ هەوڵبەی ئەم کێشەیە چارەسەر بکرێ کێشەش بە مناقەشە و بە گفتوگۆ چارەسەر نەکرێ خوشکی من شت تێ چارەسەر نەکرێت